شەڵتەر یاخود ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکرا و توانیوێتی 179 ژن داڵدە بدە. ژمارەکە نزیکەی 30 حاڵەتێک کەمترە لە ساڵی پار کە ئەو 179 حاڵەتە کەیسە 56 منداڵیان لەگەڵ بووە. لە ئێستادا ماڵەکە 27 ژن و 6 منداڵی لێ ئەژی 152 ژن هاتوونەتە ماڵەکە و ماڵەکەیان بەجێهێشتووە. ڕێژەی ئەو داڵدەدراوانەی تەمەنیان لە نێوان 13 بۆ 17 ساڵیدایە بریتە لە 118 واتە لە خوار 18 ساڵ ژمارە ئەو منداڵانەی کە ڕووەکەنە ماڵی داڵدەدان ڕێژەکەی لە 118 کە بەڕاستی ڕێژەیەکی زۆرە بەداخەوە. زۆرینەی ئەوانەی داڵدە دەدرێن تەمەنیان لە نێوان 18 بۆ 22 ساڵیدایە بە ڕێژەی لە 128.1. بەپێی خوێندەواریش ڕێژەی لە 124 داڵدەدراوان بڕوانامەی سەرەتاییان هەیە، ڕێژەی لە 120یان نەخوێندەوارن. ئەگەر ئەو دوو ڕێژەیە کۆیکەینەوە تەماشاکەین زۆرینەن لە 144 کات زۆرینەی ئەوانەی ڕوبەڕووی هەڕەشە و مەترسیە بنەوە لە 144یان بێبڕوانامن و نەخوێندەوارن.